بەداخەوە دوێنێ کە هەواڵی نقمبوونی کەشتێکمان بیست لە کەناراوەکانی تورکیا کە بە دووری 200 کیلومتر لە شاری ئەستەمبولەوە کەم کەشتیە زیاتر لە 7 پەنابەری لە خۆگرتە بوو بەنیاز بوون بڕۆن بەرەو وڵاتی ڕۆمانیا لە دەرەنجامی نقمبوونی ئەو کەشتیە زیاتر لە 21 کەس تەرمی دۆزراوەتەوە لەلایەن پۆلیسی دەریاوانی تورکیاوە بەپی ئەو زانیاریانی کە لەلایەن ئەوانە بڵاو کراوەوە زیاتر لە 40 کەس ڕزگاری بووە و 6 بۆ 7 کەسیش لە ئێستا لە نەخۆشخانەیە هەروەها بەپی هەر ئەو زانیاریانی کە لەلایەن ئەوانە بڵاو کراوەتەوە 7 بۆ 8 کەس تا ئێستا چارەنووسیان نادیارە بۆ مەبەستێ وەکو فیدراسیۆنی پەنابەران تاوەکو ئێستا سەرقاڵی وەرگرتنی زانیاری و بە دوواداچوونی لەسەر ئەو کەسانی هەم لە ڕووداوەکە ڕزگاریان بۆەوە ئەوانەشی کە تەرمەکانیان دۆزراوەتەوە لە ئێستا لە پزیشکی دادوەری کۆجەلین بۆ مەبەستێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بەرپرسیارەتی خۆی نیشاندا لە ئاس چارەنووسی ئەم کۆمەڵە هاوڵاتی هەرێمی کوردستان لە ئێستا تووشی ئەم ڕووداوە بوونە بۆی کە چارەنووسیان دیاری بکەن و پەیوەندی بکەن بە حکوومەتی تورکیا بۆ گەڕانەوەی تەرمی سەرجەم ئەو قوربانیانی کە ئەگەر هاوڵاتی هەرێمی کوردستان بن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە خەڵکیان هەیە کوڕەوە یا مناڵیان هەیە لەو ڕووداوەدا بێ ئەتوانن پەیوەندیکەن بە فیدراسیۆنی پەنابەرانەوە ژمارە تەلەفۆن و ئیمێل ئەدرەسی ئێمە بەردەستە بە بەردەوامی زانیاریەکان بنێرن تا ئێمەش بە دوواداچوون بکەین لەسەر کەیسەکانیان تا بزانین لەو ڕووداوایان یان نە.